چیتر دانیشتوانی عراق و سووریا و یەمەن و ئەفغانستان تەنها نین لەوەی ڕۆژانە لە ترس و دڵەخۆرپەدا بژین، بەڵکو ترس و دڵەخۆرپە لە تەقینەوە و هێرشە تیرۆریستەکان باڵی بەسەر ئەوروپاشدا کێشاوە. کاتی خۆی ئۆسامە بن لادن سەرۆکی پێشوو ڕێکخراوی قاعیدە بەردەوام هەڕەشەی ئەوەی دەکرد کە کارێک دەکەن ڕۆژئاوایەکان نەتوانن لە ناو ماڵەکانی خۆشیاندا بە خەیاڵێکی ئاسوودەوە بنون. لە ئێستادا خەریکە هەڕەشەکانی بن لادن لەلایەن باڵی جیابووەوەی ڕێکخراوی قاعیدەوە و تا لەلایەن داعشەوە جێبەجێ دەکرێت. تەقینەوە و هێرشەکان بۆ سەر پایتەختەکانی ئەوروپا بە شێوەیەک زیادیان کردووە کە دانیشتوانی ئەوروپا دوای هەر تەقینەوە و هێرشێک دەپرسن ئاخۆ ئامانجی داهاتووی گروپە توندڕەوەکان کام پایتەختی ئەوروپایی دەبێت. بە بۆچوونی چاودێران جەنگی دژە تیرۆر قورسترین جەنگە کە بەرۆکی ڕۆژئاوا و جیهانی گرتووە. بەو پێی سەربازانی دۆژمن ناناسرێنەوە تا ئەو کاتەی هێرشەکە ئەنجام دەدەن. هێرشەکانیشیان لە ناکاو و پێشبینی نەکراون. لە 11 سپتەمبەری 2001دا دەستگای هەواڵگری ئەمریکا CIA نەیتوانی پێشبینی گەورەترین هێرشی تیرۆریستی بۆ سەرشاری نیویۆرک بکات. دەستگای هەواڵگری فەڕەنساش نەیتوانی پێشبینی هێرشەکەی ڕۆژی 13 تشرینی 2015 پاریس بکات. دڵخۆشی سەرکەوتنی دەستگای ئەمنیەکانی بەلجیکاش لە دەستگیرکردنی پلانداڕێژەری سەرەکی هێرشەکانی پاریس تەنها 4 ڕۆژی خایاند کە داعش بە ئەنجامدانی 3 تەقینەوەی یەک لە دوای یەک خۆشی سەرکەوتنەکەیانی لێت تاڵ کردن. مانوێل ڤالس سەرۆکوەزیرانی فەڕەنسا ڕۆژێک دوای تەقینەوەکانی بڕۆکسل ڕایگەیاند ئەوروپا چاوی خۆی لە ئاست پەرەسەندنی سەلەفیەت و بیری توندڕەوی ئیسلامی نوقاندووە. پێدەچێت سەرۆکوەزیرانی فەڕەنسا مەبەستی بوو بێت بەم وتەیە توانج لە حکوومەتی بەلجیکا بدات کە لە ڕابردوودا لە پێناو بەرژەوەندی ئابووریدا ڕێگەیدا بانکخوازە سەلەفیە سعودیەکان لە بەلجیکا بانگەشا بۆ بیری سەلەفیەت بکەن. ساڵی 1967 حکوومەتی بەلجیکا بە مەبەستی کڕینی نەوتی سعودیە بە نرخێکی کەمتر شا فەیسەڵی پادشای سعودیەی بانگهێشتی بڕۆکسل کرد. لە کاتی سەردانەکەدا با ڕێکەوت ئاگرێکی گەورە لە بڕۆکسل کەوتەوە و تێیدا 232 کەس بوونە قوربانی. شا فەیسەڵ بڕیاریدا بە پارە قەرەبووی زیان لێکەوتوان و کە سوکاری قوربانیانی ئاگرەکە بکاتەوە. لە بەرامبەر ئەم هەڵوێستەی سعودیەدا حکوومەتی بەلجیکا یەکێک لە بینا گەورە و مێژوویەکانی بڕۆکسلی بۆ ماوەی 99 ساڵ بە دیاری پێشکەشی پادشای سعودیە کرد. حکوومەتی سعودیەش دواتر بیناکەی کردە مزگەوت و بانکخوازە سەلەفیەکانی بۆ بڵاوکردنەوەی بیری سەلەفیەت ڕەوانەی بەلجیکا کرد. حکوومەتی بەلجیکاش چاوپۆشی لەو هەنگاوەی سعودیە کرد. لەو کاتەوە تا ئێستا سعودیە نزیکەی 600 بانکخوازی سەلەفی ڕەوانەی بەلجیکا کردووە. هەر بۆیە بەشێک لە چاودێرانی ئەوروپی پێیان وایە بڕۆکسل بۆتە ناوەندی بڵاوبوونەوەی بیری سەلەفی و توندڕەوی ئیسلامی لە ئەوروپادا. جگەلەوەی وڵاتانی ئەوروپا لە ڕابردوودا چاوپۆشیان لە بڵاوبوونەوەی بیری سەلەفیەت و توندڕەوی کردووە. بەشێک لە چاودێران پەراوێزخستن و هەژاری گەڕەکە موسڵمان نشینەکانی ئەوروپا بە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی بڵاوبوونەوەی بیری توندڕەوی لە ئەوروپادا دەنێن. هۆکارەکان هەرچیەک بن دەرەنجامەکەی یەک شتە. جیهانی ئێستا جیهانێکی ئارام نییە، بەڵام زۆربەی چاودێران لەسەر یەک خاڵ کۆکن، ئەویش ئەوەیە دەبێت سەرەتا هۆکارەکانی سەرهەڵدان و پەرەسەندنی بیری توندڕەوی بزانرێت و دواتر ئەو زەمینەیە لەناو ببرێت کە بیری توندڕەوی تێیدا گەشە دەکات. بەو پێی نە جەنگی ئەفغانستان و نە جەنگەکانی دیکە نەک تەنها نەیانتوانی کۆتایی بە توندڕەوی بهێنن، بەڵکو هێندەی تر پەرەیسەند.